ڕۆژ لە دوای ڕۆژتاوانکاریەکانی داعش بەرامبەر بە خەڵکی کوردستان زیاتر دەبێت لەو چوارچێوەدا تیرۆریستانی داعش یەکێکی تر لەو پێشمەرگانی شەهید کردووە کە لە باشووری کەرکووک بە برینداری دەستگیری کردبوو. ئێمە مادام لە ڕێی ئەم کوردستانە ڕۆیە هیچ ئەوە نییە ئێمە بترسێنێ. ئێمە چوار برایترین سەحالیان لە بەرەکانی جەنگەتین. ئێمە ساڵێک ئەزانینە برامانە ڕۆیە کاتی لە مەکتەبخانەت گیریا خۆی تەلەفۆنی بۆمان کرد 10 بەجێ حوت و چارێک بیوتی پشتمان گیریاوە و بریندارم چاوتان لە مناڵەکانم بێ من تەواو بیمە و ساڵی پێش تەواو بیە خۆیشی ئیزانی ئەو ڕۆژە تەمان ئەو ڕۆژە خۆی لەو سەنگەرە شەڕێک ڕای نەکە دەگەر ڕای بکردایە مستحیل ئەوی سە لە ماڵەبی. بەڵێ چوار مناڵی هەیە کوڕێک و سێ کچی هەیە. وڵا پیامی ئەوەی ئەم بنەماڵی ئێمەیە نەک بەس بە ماڵی خۆمانەوە بە ساڵی کشتێەوە ئێمە سەربەزین بەما دوایە جێ ئەمەش زیاتر پڕۆەکەینەوە کەمتر ناو ئەگەگەری داعشی پاپەتی گەرەکی بێەوە مەمان ترسێنێ قەت نامان ترسێنێ ئارە وەڵا هیچ کاتێ ئێمە نادرسین بەما ئێمە ئەگە بترسیان چوار برایتر بیمانسە لە ماڵە دانیشتین بەس ئێمە زیاترە ڕۆین خۆمان داواکەین بڕۆینە پێشترۆ. ئێمە بەڕاستی ئیدانەیەکی زۆر گەورەی ئەم شەمە چۆراناکەین ئەگەر ئەوان خەیاڵیان ئەوە بێتکەوە بە شەیدبوونی ئەم پێشمەرگانە کە چۆک بە ئێمەدانا ئەوە خەیاڵیان خاوە. ئێمە تاکو ئیستا چەند شەیدماندابێ بێزگە لەو شەیدانی کاوان بەدەستی ئەوان سەر بڕاون لە موسڵ و هەویجە بەڵام چەندەها شەیدی ترمانەیە لە سەنگەرەکان لە بەرەکانی جەنگ کە شەید دەبن. ئێمە هەموو من وەکو هەموو بنەماڵی کەسوکاری ئەم پێشمەرگانە و دیلەکان و شەیدەکان هەموو سەربەرزن ئەگەر ئەوان بەو قسانی کە ئیکەن وا حساب ئەوە بکەنکەوا ئێمە ئەوانەمان بەزێنن ئەوە خەیاڵیان خاوە ئێمە سەربەرزین شانازیشی پێواکەین ئەو ئینشاءڵڵا لە هەوڵیەوە دێنکەوا بتوانین ئەو چەند کەسە یەگەرماوە لە ژێر دەستیان ڕزگاریان بکەین بە هەر شێوەیەک بێت. بە بۆچوونی مامۆستایەکی یاینی ئەو کردەوانی داعش پێچەوانەی یاینی پیرۆزی ئیسلامە و دەشڵێتە و تاوانکاریانی داعش لەورەی خەڵکی کوردستان کەم ناکاتەوە. ئەمەی وا داعشێکا و ئەمانەی کە ڕاستی غێر دین ئیسلامە دین ئیسلام قبوڵ ناکە بەم چێلە خاک و نیشتیمانیش ڕاستیە گەرەگەر پێشمەرگەی وا قارەمانمان نەبێ و کەسایەتی وامان نەبێ نیشتیمان زۆر گرنگە مقدسە پێویستیمان پێ هەیە گەنجانمان زیاتر ئێمە ناترسێنە بەڕاستی ئەمە نامان ترسێنی ئەم سەربڕین و ئەم کوشتن پێشمەرەکانمانە بەداخەوە خاک و نیشتیمان لەمە زۆر گەورەترە ماڵ و مناڵمان ئەەکەینە قوربە ئەم خاک و نیشتمانە خۆمان و ماڵ و مناڵمان ئەەکەینە قوربانی ئەم نیشتمانە سەتەهامان لێ سەر بوڕن هەزارامان لێ دەرەچوو هەزارامان لێ سەر بوڕن بە سەتە هازارە گەنج و دڵسۆزی ئەم نیشتمانەمان هەیە بەڕاستی خاک و نیشتمانە خۆشگەرک و عەرز و ناموسمان خۆشەوە. دوای زنجیرە شکستەکانیان لە بەرامبەر پێشمەرگە لە باشووری کەرکووک تیرۆریستانی داعش شەرماوەی زارێک کردەوەیەکی خێزەوەن ئەنجام دەدەن لە ڕێی شەیدکردنی و 17 پێشمەرگەی کە ساڵی پار لە باشووری کەرکووک دەستگیریان کردوون. شەیدکردنی ڕۆڵەکانی کورد لە سەردەستی تیرۆریستانی داعش تا دێڕووی دزیەوی و ڕێکخراوە تیرۆریستی ئاشکراتر دەکات و ورەی پۆڵاینی پێشمەرگەش بەرامبەر بە تیرۆریستان ڕقەزتورتر دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.